کۆمکاری عەرەب دام و دەستگایەکە بۆ یەکەم جار لە ساڵی 1945 لە شاری قاهیرە پایتەختی میسر دامەزراو. لە سەرەتاشدا تەنها وڵاتانی میسر و یەمەن و عێراق و ئوردون و سعودیە و لوبنان و سووریای لەخۆگرتبوو. بەڵام لە دواییدا ژمارەی وڵاتانی هاوبەش لە کۆمکاری عەرەب بۆ 22 وڵات زیادی کرد. ئەرکی سەرەکی کۆمکاری عەرەب بریتیە لە نزیککردنەوەی وڵاتانی عەرەب لە یەکتر و نێوەندکاری لە چارەسەرکردنی ناکۆکی نێوانیان لەگەڵ هەماهەنگی لە کاروباری ئابووری و بازرگانی و پەیوەندی نێوان ئەو وڵاتانە و پاراستنی ئاساییشی نەتەوەییان. تا ئێساش کۆمکاری عەرەب 39 لوتکەی ئەنجام داوە کە 25یان لوتکەی ئاسایی و 11یان لوتکەی نائاسایی و 3 لوتکەیشیان ئابووری بوون. هەروە 3 لوتکە لە شاری بەغدا ئەنجام دراون کە 23یەمین لوتکەیان کە لوتکەیەکی ئاسایی بوو لە ساڵی 2012دا بە سەرپەرشتی جەلال تاڵەبانی سەرۆک کۆماری پێشووی عێراق بەڕێوەچوو. تایبەتمەندێتی 26یەمین لوتکەی ئاسایی کۆمکاری عەرەب لەوەدایە بۆ یەکەم جارە 4 سەرۆکی نوێ بەشداری لە لوتکەیەکدا دەکەن کە ئەوانیش فواد مەعسووم سەرۆک کۆماری عێراق و هەردوو سەرۆکی میسر و تونس و پادشای سعودیەن. هەروە تێپەڕبوونی 70 ساڵە بەسەر دامەزراندنی کۆمکاری عەرەبدا. ئەگەرچی لوتکەکە ئاساییە بەڵام لە دۆخێکی نائاساییدا بەڕێوە دەچێت. هەروە ڕێکخراوی گەلان و پەرلەمانە عەرەبیەکان داوایان کردووە پرسی بنبڕکردنی تیرۆر بابەتی سەرەکی خشتەی کاری لوتکەکە بێت. بەر لە دەستپێکردنی لوتکەکەش کە ماوەی 2 ڕۆژ دەخایەنێت. وەزیرانی دەرەوەی کۆمکارەکە ڕێکەوتن لەسەر پرۆژە بڕیارێک بۆ بوندیادنانی هێزێکی سەربازی عەرەبی هاوبەش بۆ بەرەنگاربوونەوەی ئەو مەترسیانەی ڕوبەڕووی وڵاتانی عەرەب دەبنەوە. لە کۆی 22 وڵاتی عەرەبی 14 وڵات لەسەر ئاستی سەرۆک و پادشا و میر بە سەرۆکایەتی نەبیل عەرەبی ئەمینداری گشتی کۆمکاری عەرەبی لە لوتکەکەدا بەشدارن. وڵاتەکانی تریش لەسەر ئاستی سەرۆکی حکوومەت و سەرۆک پەرلەمان و وەزیری دەرەوە بەشداری دەکەن. سووریاش بە بڕیارێکی ئەنجومەنی کۆمکاری عەرەب کورسیەکەی مەتاڵ دەبێت. بەوتەی چاودێرانی سیاسی کۆمکاری عەرەب شکست خواردوو بووە لە بەدیهێنانی ئامانج و کارنامەی کۆبوونەوەکانی و زۆربەی بەیاننامەی کۆتایی لوتکەکانی ڕابردووشی بەبێ جێبەجێکردنیان ماونەتەوە. بەڵام شرۆڤەکارانی سیاسی پێشبینی دەکەن لوتکەی ئەمجاری کۆمکاری عەرەب کە 28 ئازار لە هاوینە هەواری شەرم الشێخ لە میسر دەستی پێکرد لە لوتکەکانی تر جیاوازتر بێت، چونکە لە کاتێکدایە کە تەواوی ناوچەکە لە ئاڵۆزیدایە و هێشتا مەترسیەکانی ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و سووریا و لیبیا درێژەی هەیە و حوسیەکانیش زۆربەی خاکی یەمەنیان کۆنتڕۆڵ کردووە. ئەوە جگە لە دەستپێکردنی ئۆپراسیۆنی گەردەلوولی ئەلحەزم بە فەرماندەیی سعودیە دژ بە حوسیەکان. کاروان شێخ موحسین NRT